ڕاستەخۆ دەچمە ئیسیەوێ و قسە لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی ئیسیەوێ دەکەم بە ڕێز ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسیەوە. کاک ئەبوبەکر زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بێمەت بەخشی ئەم کاتت باش لێەوە دەست پێ بکەین با بزانین لە ڕووی جوگرافیەوە ناحیەی ئیسیەوێ کەوێتە کوێی قەزای پشدەرەوە. هەموو کارتان باش. بەناوی خۆی بەخشەدۆ میهرەبان، من ئەبوبەکر ئەحمەد خدر بەڕێوەبەری ناحیەی ئیسیەوە لەسەر لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی لە 5/7/2015 وەکو بەڕێوەبەری ناحیە دەست بەکار بووم. تامان ئەو ناحیە یەکێکە لەو 5 ناحیانی کە سەر بە قەزای پێشدەرە دەکەوێتە بەشی باکووری خۆرهەڵاتی ناوەندی قەڵاتجێ. هەردوو قەزای پێشدەر و قەزای بەڵێ گوێمان لێتە مامۆستا ئەبوبەکر. ناحیە سەر بە قەزای پشدەرە و چەند گوندێکی بەسەرەوەیە تقریبان 7 بۆ 8 گوندە، بەڵام گوندەکان هەمویان ئاوەدا نەکراونەوە بەهۆی کەمی خزمەتگوزار لە سنوورەکەدا. زۆر باشە کاک ئەحمەد، کاک ئەبوبەکر، لەوێ ژماری دانیشتوان چەندە؟ چەند هاوڵاتی لێ ژیان بەسەر دەبن؟ بەڵێ طبعاً بەپێی دوایین سەرژمێری کە ئەنجام دراوە بۆ ئەم سنوورە بە نزیکەی تقریباً 3000 کەس یاخود شتێک کەمتر دەبێت. دانیشتوانی ئەم سنوورەش بە کاری کشتتوکاڵی و هەروها کەمێکیان بەهۆی بە کاری ئاژەڵداریەوە سەرقاڵن. زۆر باشە، با بزانین تا چەندە ئاور لەم ناحیە و لە خەڵکی ناحیەکە دراوە. گرنگترین پرۆژەکان کە لەوێ جێبەجێ کراون چی و چین وایە ئێستا تا چەندە خزمەتگوزاری سەرەتاییەکان بۆ دانیشتوانی ئەوێش دابین کراوە؟ بەڵێ سپاسان دەکەم بۆ ڕخسانەری ئەم دەرفەت. طبعاً سنوورەکەمان وەکو تەواوی ناوچەکانی تری کوردستان بێبەشە لە بەشێکی زۆر لە خزمەتگوزاریەکان کە چونکە کۆمەڵی فەرمانگەی پێویستی لێ هەیە وەکو هەیە، بەڵام هیچیان لەسەر ئاستی پێویستدانین کەوا دانیشتوان لێ ڕازی بن و پێ ڕازی بن. وەکو سنوورەکانی تری کوردستان گرفتمان هەیە و کێشەمان هەیە، بە تایبەتی لە ڕووی ڕێگاوبانەوە کۆمەڵە گرفتی زۆرمان هەیە و هاوڵاتیان ڕۆژان دەناڵن بەهۆی گرفتی خراپی ڕێگاوبانەکان. و هەروەها لە ڕووی فەرمانکانەوەی کە زۆر پێویستمان پێی بێ، چونکە باسمان کرد کە سنوورەکەمان سنووری کشتتوکاڵیە، پێویستمان بە ئاگرکوژێنەوە هەبوو کە هەبووە، چونکە لە وەرزی هاویندا زۆر جار پێویستمان بە ئەوە دەبێت کە گرفتی ئاگر کۆنتترۆل بکەین. هەروەها لە بەرەوەی سنوورەکەمان ئاژەڵداری پێویستمان بەوە هەبوو کە ڤێتێرنەری هەبێ، بەڵام بەداخەوە نیمانە. ئیدی کۆمەڵێک فەرمانگەمان هەیە لە ڕووی فەرمانگەوە، بەڵام پێویستمان بە فەرمانگەی زیاترە. هەروەها لە ڕووی خزمەتگوزاریشەوە کەمێکمان بۆ کراوە، بەڵام زۆری ترمان پێویستە. بە تایبەتی بۆ باسم کرد لە ڕێگاوباندا گرفتی زۆرمان هەیە، پێویست بوو زیاتر ئاو لێ بدرێتەوە. ئەوەی وەکو ئێمەش لەسەرمان بووە کاری پێویستمان ئەنجامداوە لە ڕێگەی لایەنە پەیوەنددارەکان و داواکاری هاوڵاتیانمان گەیاندووە بە سەروی خۆمان وەکو وەزارەتی ئاوەدانکردنەوە وەزارەتەکانی تر بۆ ئەوەی کە بتوانین خزمەتی باشی خەڵک بکەین، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە نائەموارەی کە ڕووی لە کوردستان کردووە نەمانتوانێت و پێویست خزمەتی خەڵک بکەین. کاک ئەبوبەکر، لە ڕابردوودا ئایا هیچ پرۆژەیەک بۆ ئەو ناوچەیە دەرچووە کە لە ئێستادا بۆی قەیرانی دارایی وەستانرا بێت یاخود بتوان کار لەسەر پرۆژەکان بکەنەوە؟ بەڵێ طبعاً سەرەتا لە کاتی دەست بەکاربوونماندا هەوڵێکی زۆرماندا بۆ ئەوەی بتوانین خزمەت بەو ناوچە بکەین و لەو پرۆژانێکەوە کراون زیاتر نۆژەنکردنەوە بوو، وەکو نۆژەنکردنەوەی ڕێگای قەڵاتجێ، ڕێگای سەرەکی قەڵاتجێ ئیسیەوە کە 22 کیلۆمەتر کۆمەڵێک چاڵ و چۆڵ و خراپەی تێدا بوو بە بڕی 90 ملیۆن نزیکی 100 ملیۆن دینار نۆژەن کرایەوە. هەروەها ڕێگای باوزێ نۆژەن کرایەوە و کۆمەڵێک هەوڵی کەمانداوە بۆ زیاد چاکردن و خۆشکردنی هەندێک ڕێگای بچووک لە سنوورەکەماندا، بەڵام وەکو باسم کرد بەهۆی نەبوونی بودجەی پێویست نەمانتوانی خزمەتی تەواو بە سنوورەکە بکەین. و هەندێک هەوڵی کەشمانداوە لە ڕووی خێرخوازیەوە داوامان کردو لە هاوڵاتیان لە خەڵکی خێرۆمەندکەوە هاوکاریمان بکات بۆ سنوورەکە و کاری باش و لەو سنوورەماندا ئەنجام بدەن. زۆر باشە کاک ئەبوبەکر،
لە 2015ەوە کامادژت پێکرد جەنابەت لەوەی لەو مناسبەدا بە پێویستی زانکەوە سوپاسی هاوڵاتێکی بەڕێزکەم لە سنوورەکەماندا لە گوندی ئەشکەنە بە ناوی کاک دکتۆر عەلی خۆی و برایەکانی و تا کوڕانی کاک عەبدوڵڵای مام دێوانە هەڵسان بە کۆنکرێتکردنی ڕێگای گوندی ئیسێوە ئەشکەنە گوندی ئەشکەنە کە دوورەکەی تقریبان بە نزیکی 2 کیلومتر زیاترە لەسەر ئەرکی خۆیان بە شێوەی خۆبەخشی هەڵسان بە کۆنکرێتکردنی ئەم ڕێگایە. ئێمە ژۆکو ئیدارە تەمان لە ڕێگەی قایم قامەت و بەڕێوەبەرایەتی چاکردنەوە پاراستنە ڕێگاوبانی ڕاپەڕین و هەروە لە ڕێگەی شارەوانیەوە هاوکاریان بووین بە ئامێرەکان بۆ ئەوەی بتوانین خزمەتی سنوورەکە بکەین، بەڵام کاری سەرەکی ئەوان بوو دەستیان خۆش بێ سپاسیان دەکەین، سپاس بزانین هەنێ بۆیان. زۆر باشە کاگەوە کرد لە 2015 وەک جەناب تاماشت پێکرد لە ناحیەکە جەنابەت بەڕێوەبەری با بزانین گرنگترین ئەو پرۆژانەی کە جەنابەت یا خزمەتانەی کە جەنابەت بە خەڵکی ناحیەکە کردووە یا بەگشتی بۆ منتیقەیەت کردووە سەرڕایبوونی قەیرانی دارایی چی بوون و ئایا ئەو پرۆژانە چی بوون کە جەنابەت گەڵاڵەت کردوون بەڵام ڕەنگە قەیرانی دارایی هۆکار بووێ بۆی کە پرۆژەکە نەخرێتە بواری جێبەجێکردنەوە یا لەسەروی خۆتانەوە پەسەند نەکرێت. طبعاً لە سەرەتاوە کاری ئێمەوە بوو کە دڵسۆزم بە سنوورەکە هەروە هەوڵ دەین زۆرترین خزمەت بە سنوورەکەی خۆمان بکەین. کەمێک ئاماژەم پێدا دووباری دەکەین طبعاً ئەوەی کە ئەنجامماندا بێت لەو ماوەیەدا نۆشنکردنەوەی ڕێگای قەڵاتزێ ئیسێوە هەروەها نۆشنکردنەوەی ڕێگای گوندی باوزێ و هەروەها ڕێگای چەکوان کەمێک هەبوو کە کۆنکرێت کرا خۆش کرا و کۆمەڵێک بابەتی تر هەروەها لە ڕووی زانستیشەوە هەوڵمانداوە ڕێەوەی کە قوتابخانە هەیە هەندێک دەورات بکەینەوە بۆ خوێندکاران بۆی بتوانین لە ڕووی ئاسی ڕۆژبیریەوە بەرەو پێشەوەیان بەرین لەوانەکردنەوەی دەورەی خۆبەخشی لە ڕێگەی مامۆستانی بەڕێز خۆشەویستەوە سنوورەکەمان هەروەها هێنانی کۆمەڵێک مامۆستای بەڕێز لە ڕووی شارەزا لە بواری گەشەبێدانی مرۆیی بۆ سنوورەکە بۆی بتوانین زیاتر خەڵک بەرەو پێشەوە بچێت چونکە ئەم سنوورێکی دابڕاوە دوورە لە شارەکان و هەندێک لە خوێندکاران بە زەحمەت دەتوان دەورات ببین یاخود بتوان خۆیان پێ بگەین بۆ ئەوەی بتوانن ئاستی خۆیان بەرز بکەن لە قوتابخانە بەرەو پێشەوە بچن. و لە ڕووی خێرخوازیشەوە هەوڵماندەوە دووبارە ینی دەستمان بردووە داواکاریمان پێشکەش کردەوە بە خەڵکی خێرخواز کە هاوکارمان بن، بەڵام خۆتان ئاگدارن کە بارودۆخی کوردستان لەو ئاسدانی کە بتوانین خزمەتی پێویست بە خەڵکە بکەین لەبەر ئێمە ئەوەی کە پێمان کراوە هەوڵمانداوە بەردەوامیش ئەوەی کە پێمان بکرد لە تواناماندا بێ هەوڵی خۆمان دەین بۆ خزمەتکردنی خەڵکەکە، بەڵام کە شتێک لە توانادا نەبوو دەسەڵات نییە و دانیشتوانی سنوورەکەش خۆیان ئاگداری بارودۆخی کوردستان کە ئەم قەیرانەدارەی کە ئێستا بەرۆکی ئەمەی گرت و بەرۆکی هەموو دانیشتوانی گرتووە ئاگدارن کە وای کردو توانین خزمەتی پێویست ئەنجام بدەین. کاگە بەکرد لە ڕووی کەرتی تەندروستیەوە لە چه ئاستێکدا ناحیە ئیسێوان و هەروەها خزمەتگوزاریەکانتان هەیە کە لە کەرتی تەندروستیدا ئێوە پێویستان بێت؟ واللهی لە ڕووی تەندروستیەوە طبعاً هەمانە بەڵام لە ئاستی پێویستانە چونکە بنکەی تەندروستیمانەیە کە شەو ڕۆژکراوەیە بەڵام خزمەتگوزارەکان پێویستی نین دکتۆری تایبەتمەندمانیە تەنها ئەوەی کە هەمانە یاریدەری پزیشکیە کە دەتوانێت خزمەت لەو سنووری پێشکەش بکات و تا لەو ماوەی کە من لێوەداوم لە سنووری ناحیە دەست بەکاربوون زۆر هەوڵمانداو کە بتوانین پزیشکی تایبەتمەند بهێنین بۆ ئەو سنوورە، بەڵام نەمانتوانیوە هەم لەبەر نەبوونی پزیشکی تایبەت و هەم لەبەر بارودۆخی خراپی بارودۆخی موچە و نەبوونی پێداویستەکانی. زۆر باشە ئێستا ئەوەی کە زۆر زەرور بێ بۆ خەڵکی ناحیەکە بکرێت چییە گرنگترین ئەو پرۆژ و خزمەتانی کە دەوێت بۆیان بکرێت و ئایا ئەگەرم پرسیارشم بە سەراحەتی بیکەم کاگە و بەکرد جیاوازی جەنابەت لەوەی کە وەکو پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستان چوویتەوێ و ئەبێ حتمما جیاوازیە کتێبێت لە ڕووی خزمەتەوە بە ناوچەکە چییە؟ سپاسان دەکەین. طبعاً ئەو پێداویستانی کە زۆر ئانی و زەرورن بۆ ئێستا لە کاتی ئێستا زۆر پێویستن بریتێ لە ڕێگاوبان چکار ڕێگاوبانەکانمان زۆر وێرانە، ڕێگای سەرەکی قەڵاتزێ ئیسێوە پێویستی بە نۆشەکردنەوە هەیە دووبارە، هەروەها ڕێگای گوندەکانمان هەمویان پێویستی باوە هەیە کۆنکرێت یاخود قیرتاو بکرێن، ئەمەش دەبێت هۆی زیاتر بژانەوەی سنوورەکە چونکە هەبوون ڕێگاوبان وا دەکات خەڵک دانیشتوان ڕوو لە گوندان خەڵک و هاوڵاتیان بگەڕێنەوە بەسەر گوندەکان بتوان خۆیان بژێن هەروەها بتوان بارودۆخی شارەکانیشمان باشتر و چاکتر بکەن. ئەمە پێداویستی سەرەکیمانە، هەروەها کارەباشمان لە ئاسی پێویستدانیە و هەروەها خەدەماتی تەندروستی بە هەمانشیوە هەر باش نییە و هەروەها خوێندنەوەکان هەموو تەواوی سنوورەکەمان گرفتمان هەیە، بەڵام ئەوەی کە زۆر سەرەکی بێت ڕێگاوبانە، ئەگەر ڕێگاوبان چارەسەر بکرێت زۆربەی کێشەکانی کەمان چارەسەر دەکرێت. ئەوە سەبارەت بە پێداویستەکان هەروەها لە ڕووی فەرمانکانی سەرەتا ئاماژەم پێکرد هەبوونی ڤێتێرنەری هەروەها کشت و کاڵ و هەروەها
ئاگر کوژێنەوە لە سنوورەکاندا زەرورە چونکە سنووری ئێمە زیاتر خەڵکەکەی سەرقاڵە بە ئاژەڵداری و هەروە کاری کشت و کاڵی ئەمە سەبارەت پرسیارەکەم سەبارەت پرسیاری دووەم طبعا جیاوازی بەڕێوەبەری ناحی ئێستا لەگەڵ بەڕێوەبەر شوێنەکانی کەم زیاتر دەگەڕێتەوە دەتوانین پرسیارکەین لە خەڵکی لە هاوڵاتین سنوورەکە بەڵام ئەوەی کە بۆ خۆشم بتوانم ئاماژەی بکەم ئەوەیە کە من هەوڵم داوە زیاتر ناو خەڵک دابم و من پێم وابێ ئێستا لە سنوورەکەماندا تاکە بەڕێوەبەری ناحین کۆماڵەکەم لە ناو ناحیەکەدایە بۆ خۆم ناو خەڵدا دەژیم تێکەڵام ڕۆژانە توان پرسیار ئاراستە بکەن یان هیچ ڕێگریەک نییە کە بێنە لامان و لەگەڵ یاندام لەگەڵ معاناتی خەڵدا دەژیم و ئەوەی کە پێشمان کرابێ هەوڵماندا و کەم تەرخەویمان نەکردووە و پێم وابێ خەڵکی سنوورەکەش خۆیان ئاگادارن و دەزانن کە ئێمە ئەوەی کە تواناماندا بە هەوڵمانداوە بەڵام ئەوەی کە نەکراوە زیاتر دەگرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە نەیتوانی و خزمەت بکە و هەروە بەدەم داواکاریمانەوە نایە بۆ خزمەتکردنی خەڵکەکە ئەگەر ناپێداویستەکانی خەڵک چه بۆ ڕۆژانە ئێمە گەیاندومانە بەسەری خۆمان و هەروەها بە دوایچوونیشمان کردو بتوانین خزمەت بە سنوورەکە بکەین. زۆر باشە کاکە بوبەکر لایەنە پەیوەندیدارەکانی قەزای پشتدەر تا چەند هاوکارتانن و ئێوە داواکاریەکانیان پێشکەش دەکەن ئایا بەدەم داواکاریەکانی ئێوە دەبن یاخود هەماهەنگیتان هەیە کە پێکەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە داواکاریەکانتان جێبەجێ بکرێت خزمەتی زیاتر بەو ناوچەی و بەو دەڤەرە بکرێت. لە سنوورەکەماندا خۆشبەختان تا ڕادێکی باش ینی هەمانگی و بدوە هاوکاریمان هەیە بەتایبەت لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای پشتدار هیچ گرفتێکمانی و تا ئێستاەوەی کە لە توانیندا و هاوکاری کردوین بەڵام زیاتر کەم و کوڕ یاخود نەبوونی وەڵام بۆ داواکاریەکەمە دەگەڕێتەوە بۆ وەزارەتەکان چونکە ئەگەر لە وەزارەتەوە پشتیوانی نەکرێ و بودجەدابین نەکرێ و کار ئاسایی نەکرێ پێم وابێ لە سنوورەکەماندا تەنها بە قایمقامەت و سنووری خۆمان ناتوانین خزمەتی سنوورەکەمان بکەین لەبەرەوە هەموو ئەو گرفتانی کە دێنە بەردەمان زیاتر لە حکوومەتی هەرێمەوە کە ناتوانێت بۆ ئەو بارودۆخی کە تێکەوتووە ناتوانێت داواکاری ئێمە و داواکاری دانیشتوان جێبەجێ بکات. کاگە بوبەکر کابینەی نۆیەم تا چەند دەتوانێت هەروەها پێم خۆشە لە ئەم کەناڵە خۆشەویستی ئێوە ئەو ئاگادار ئەو ڕابگەێنم کە پێویستێک زۆرمان هەیە بە شەبەکەی کۆڕک و هەروەها ئاسیاسیل و زۆر هەوڵشمانداوە تا ئێستا نەمانتوانیوە لی سوودمەند بە تایبەتی کۆڕک تا ئێستا شەبەکەمان هەر نییە و ئاسیاسل لە کۆمەڵە شوێندا گرفتی هەیە و هاوڵاتیان ڕۆژان پێوەیان پێوە دەکەن کە بۆیان چاک بکرێت بەڵام تا ئێستا نەمانتوانیوە و پێویست خزمەت بکرێت. کاگە بۆ کردەمێ بەشێکی پرسیارەکەشم هەر بە ڕاشکاوانە وەڵامم بدەیتەوە چونکە پێوەستە ڕەنگە بە شخصی خۆتەوە و ئەو لیستەی یاو پشکەی کە جەنابەت لەسەر کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوێ ئایا تا چەندە لە کابینەی نۆیەمدا ئێوە سوودمەند بوون لە پرۆژە خزمەتگوزاریەکان و پرسیاری دووەمم ئەوەیە کە ئایا ئەتوانم بڵێم لەبەرەوەی کە جەنابەت لەسەر پشکی لایەنێکی دەرەوەی دەسەڵاتی کۆمەڵی ئیسلامی کوردستانی ئەمە بێتە هۆکار بۆەوەی کە ڕەنگە داواکاریەکانتان یا دەرخستەی پرۆژەکانتان وەڵام نەدرێتەوە؟ دەستخۆش بەڵە. طبعا لە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا مەسوودمەند نەبووی نیشەکەم بۆ دابین نەکراوە و هیچ داواکارێکی ئێمە جێبەجێ نەکراوە و خزمەت نەهاتووە. ئەوەی کە هاتبێ لەو ماوەی ڕابردوودا ویشان تەواوکردنی کۆمپڕۆژەیەک بۆ کە پرۆژەی ئاومان هەبوو کاتی خۆی لە ساڵی 2014 وەسێنرا بوو بەهۆی قەیرانداریەوەی پاشان لەگەڵ دەست بەکاربوونی پرۆژەکاندا پرۆژەی ئاومان جێبەجێ کراوە بەڵام وەکو پرۆژەی تر تا ئێستا هیچ شتێک بۆ ئێمە جێبەجێ نەکراوە و داخوازەکانمان وەڵامی نەبووە و بەڕاشکاوی پێتان ڕدەگەێنم بەڵی هیچ شەرموشکۆی ناوێت ئەوەی بەڕاشکاوی بەڕاستی دێڵێن کە دەرخستەکان تەمان بۆ هەموو بەڕێوەبەری ناحیەکان بۆ شوێنەکانی کەش بە هەمان شێوە گرفت و کۆمەڵک ناڕەحەتی و ئاستەنکەیە بەڵام وەکو بەڕێوەبەری ناحی سەر بە کۆمەڵی ئیسلامی بەڵێ ئاستەنگ زیاترە بۆ ئێمە ناڕەحەتی زیاترە و گرفت زیاتر و پێویستی بە هەوڵی زیاتر هەیە بۆی بتوانین داواکاری خۆمان بگەێنین و لەوانەیە و ئاسانکاری کە بۆ کەسێکی تر دەکرێت بۆ ئێمە نەکرێت. کاو بەکر لە ئێستادا چی پێویستە چ پرۆژەیەک پێویستە کە لەو ناوچەیەدانا جێبەجێ بکرێت بۆ هاوڵاتیەکانی کە بێتەماوی ئەوەی کە خزمەت بە هاوڵاتیەکانی ئەو دەڤەرە بکات؟ داواکاری ئێستا ئێمە بۆ سنوورەکان تەنها بریتە لە نۆژەنکردنەوە ڕێگاکانمان وێرانە پێویستی بە نۆژەنکردنەوە و چاکردن هەیە بۆ بتوان هاوڵاتیان بە ئاسانی هاتوشۆی سەر کشت و کاڵی خۆیان دەوروبەری خۆیان هەروەها بتوان لەو ڕێگەیەوە بن بە تەنات بۆ سلێمانی هاتوشۆ بکەن. زۆر باشە هیچ پرۆژەیەک تا ئێستا لە ماوەیەکە لەوێ بووی ئەو پرۆژانە کامارن کە دەرخستەکانیشت بۆ ئامادەکردوون بەڵام بێوەڵام ماونەتەوە.
بەڵێ ئەوەی کە لەبەرەوەی کە پێویستی سەرەکی ئێمە ڕێگاوبان تەبان هیچ ڕێگایەک نییە کە دەرخستن بۆ ئامادە نەکردبێەوە هیچ ڕێگای دەرخستێکیش نەکە من نەمگایل بە شوێنی خۆی بەتابەتی بۆ نمونە ئەو دەرخستەی ڕێگای قەڵازەی ئیسیەوە گەیاندومانە بە شوێنی پێویست بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە هەروەها دەرخستەی ڕێگای باوزێک کە بە بڕی 489 میلیۆن دینارە گەیاندومانە تەنانەت بە ئەنجومەنی وەزیرانیش بەڵام تا ئێستا داواکارەکەمان جێبەجێ نەبووە هەروەها دەرخستەی تایبەتمانێ بە ڕێگای ئیسێوە گوندی دەوشان هەروەها ئیسێوە گوندی قەندۆڵ داواکاریەکەمان گەیاندووە بە وەزارەتی ئاوادانکردنەوە تەنانەت ئەو گوندەی کە باسمان گوندی ئەشکەنەکە هاوڵاتێکی بەڕێز سنوورەکە بە ناوی کاکتۆر عەلی لەگەڵ برایەکانی بۆ خۆیان کۆنکرێتیان کرد دەرخستەکەی لای ئێمە هەیە بە بڕی 450 میلیۆن دینار کە لە وەزارەتی ئاوادانکردنەوە تا ئێستا 3 ساڵە متابعی دەکەین ساڵانەش داواکاری خۆمان وێ دەکەینەوە بەڵام تا ئێستا وەڵاممان نەدراوەتەوە. زۆر باشە کاک بکرد دەمەوێت بزانم ئەو بودجەی کە بۆ ناحیەکەتان تەرخان دەکرێت ئەو پرۆژانەی کە تەرخان کراون ڕاستەخۆ لە ئەنجومەنی وەزیرانەوە تەرخان دەکرێت یاخۆت پێوەستە بە بودجەی تایبەتی پارێزگاکانەوە و لە پارێزگاکانەوە بۆتان دەیا بودجەیەکی تایبەت بە ئیدارەی بۆ نمونە ڕاپەڕین بێت. لەو ماوەی کەم دەست بەکار مەکو بەڕێوەبەری ناحیە ئیسێوە ساڵانە هیچ بڕەبودجەیەک دیاری نەکراوە ئەوەی کە کراوە و جێبەجێ بووە بە هەوڵ و کۆشی شخصی بووە زیاتر ینی بەڕێوەبەری ناحیە بۆ منە خۆم باز دەکەم هەوڵم داوە لە ڕێگەی بەڕێز قایمت و پاشان ڕێگاوبان و پاشان بەڕێواتی گشتی ئاوادانکردنەوە پاشان وەزارەتی ئاوادانکردنەوە داواکاریمان گەیاندوو بە سەروی خۆمان و ئەوەی کە بووە جێبەجێ کراوە هەروەها پرۆژەیەکی بچووکمان جێبەجێ کە سەبارەت بە کارەبا لە گوندی باوزەی خۆشەویست کە ناسراوە بە گوندی باوزەی شەهیدان بابەتی دابینکردنی کۆمەڵە بلاجکتۆر بۆ ڕێگای گوندەکە داوامان کرد لە ئەو پارێزگاری ئەو کاتی سلێمانی دکتۆر ئاسۆ بۆی جێبەجێکردن بە سوپاسەوە جێبەجێکرا یعنی ئەو شتانی کە کراون هەمویان بە جوهدی کەسی بوون یعنی هەوڵ و کۆشی کەسی بووە هەوڵمان داوە لە ڕێی خەڵکەوە پێداویستەکان سنوورەکەمان جێبەجێ بکەین ئەگەر نالەو ماوەیەدا هیچ بودجەیەک داری نەکراوە بڵێ ئەو بڕەپارەی بۆ فڵان ناحیە و ئەو بڕەپارەی بۆ ئەو ناحیە بێت. کاک ئەبوبەکر لە ڕووی گەشتیاریەوە ئەگەر پێت وایە ئەگەر ئەو ڕێگانی چاک بکرێت هاوڵاتیان بۆ گەشتیاری ڕوون و ناوچەیە دەکەن کە بە بەهاراندا دیمەنێکی جوانی هەیە و چەند گوندێکی دیکەشی لەسەر ئایا پێت وایە بە چاکردنی ئەو ڕێگایە گەشتیارێکی زۆر دێتەوە ناوچەیە؟ بەدڵنیایەوە بەڵە سنوورەکەمان سنوورێکی جوان و قەشەنگە و بە تایبەتی گوندی ئەشکانمان هەروەها گوندی دەوژان کە شوێنێکمانە پێ دەگوتری سوولی دەوژان ئەگەر بێت و ڕێگاکە خۆش بکرێ شوێنێکی لەبار و گونجاو دەڕخسی بۆ هاوڵاتیان تەنانەت هاوڵاتیان دەرەوەی سنووری پێشدەر دەتوان بێن سەردانی بکەن و سوود لە ئەو شوێنە ببینن ئەوە یەکەم دەبێتەوە جوانکردنی سنوورەکە دووەمیشان دەبێتەوە ڕخسانی هەلی کار بە کۆمەڵ لە هاو نیشتیمانن کە لەوێ بتوان ژانی خۆیان دابین بکەن وە کۆمەڵە شوێنی کەشێت تەبەن بۆ زانیاری هاوڵاتیانی خۆشەویست ئێمە لە 2016 و حەفدەوە ئەو شوێنەمان هەموو دیاری کردووە لە ڕێگەی سەردانی شوێنەکە هەروەها پرسکردن بە هاوڵاتیان شوێنەکانمان دیاری کردو بە نووسرا و ئاراستەی سەروی خۆمان کردو لە قایمەت و هەروەها لە شوێنەکانی ترکە ئاگادارمان کردوون تەنانەت گەیاندومان بۆ وەزارەتی کشت و کاڵ کە کۆمەڵە شوێنمان هەیە دەکرێت سوودی لێ ببینرێ بۆ باری تەنانەت بەندا و هەروەها بۆ ماسی ئەوە بۆ گەشتیاری بۆ شتیکە سوودی لێ ببینرێ. کاک ئەبوبەکر ئەم پەراوێز خستنەی ناحیەکەتان تا چەندە بووەتە هۆکاری ئەوەی کە خەڵک زیاتر لە ناحیەکە بێتە دەرەوە ڕوو لە ناوەندی قەزا و شارەکانی دیکە بکە و لە نەکتەنها ناوەندی ناحیەکە گوندەکانیش مادام کاوەدانیان بۆ ناکرێتەوە مادام ڕێگۆبانیان چاک ناکرێت گوندەکانیش ڕۆ و چۆڵبوون بچن. بەدڵنیاییەوە نەبوونی خزمگوزاری وا دەکە هاوڵاتیان کۆچ بکەن بەرەو شارەکان بەدڵنیای شەوا بوو لە ڕابردوودا هاوڵاتیان بەشێکی زۆریان کە سنوورەکەیان بەجێهێشتووە و هەروەها ئەو ناحی ئێمە ناحیەی کەسە سنووریە پێشتر ڕێگایەکە بوو لە قەندۆڵ هاوڵاتیان دەیانتوانین سوودی لێ ببین بۆ هاوردەکردن هەناردەکردنی کۆمەڵە کەلوپەل بۆ ئێران بەڵام لە دوای ساڵ 2017 ئەنجامدانی ڕێفراندەوە بە تەواوەتی ئەو سنوورەش داخرا و هاوڵاتیان بێبەش بوون لەو سوودەکەدا بینی لەو سنوورە. طبعا نەبوونی ئەو خزمەتگوزاریانی وای کردووە کە هاوڵاتیان ڕووکە لە شارەکان بەڵام قەیرانی ئێستای دارایی کە نەبوونی پاشەکەوتی موچەوەها بڕینی موچەوە هەروەها هەر شوێنەوەکردنی موچەوای کرد کە ئەو هاوڵاتیان لە مەودوا بەرەو گوندەکان بێنەوە دووبارە پێدەچێت لە مەودوا هاوڵاتیان بەرەو گوندەکان بێنەوە بتوان بۆی ژانی خۆیان دابین بکەن لە ڕێی گوندەکانیانەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەبوبەکر ئەحمەد بەڕێوەبەری ناحیەی ئیسێوان زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی.